ڕۆژی گیانی چالاکی کاتژمێری زەویە لە شارۆچکەکانی دەربەندیخان و چەمچەماڵ چەند چالاکیەک بۆ بۆنەوەی ئەنجامدران لە شارۆچکەی دەربەندیخان بە سەرپەرشتی ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوێکی ژینگەیە و کار دەکات لە پێناو ژینگەیەکی سەوز و تەندروست چالاکی کاتژمێری زەوی ئەنجامدرا کە بۆ ماوەی یەک کاتژمێر کارەبا لە بینای قایمقامەتی قەزای دەربەندیخان و دەربەندیخان سپۆرت سنتەر و ئۆتێل دەربەند پاڵاس و هەوارگەی دەربەندیخان کوژەندرایەوە. هاوکات لە مۆنومێنتی ئەنفالی قەزای چەمچەماڵ چەند چالاکیەک بۆ بۆنەوەی ئەنجامدران. چالاکی کاتژمێری زەوی بریتیە لەوەی کە هەموو ساڵێک بۆ ماوەی 60 خولەک کارەبا دەکوژێنرێتەوە بۆ یەکەم جاری شەو چالاکیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجامدرا. بەهۆی قەیرانی داراییەوە ئەو بەڕێوەبەرایەتی و فەرمانگانەی لە سنووری ئیدارەی گەرمیان بینای تایبەت بە خۆیان نییە و لە